بینەرانی عزیز و خۆشەویست لەم بەشە لە بەرنامەکانماندا بابەتێکتان پێشکەشەکەم لە زێر ناونیشانی پرۆسەی ئاشتی لە تورکیا لە نووسینی بەڕێز ئارێز عەبدوڵڵا. گریمان عەبدوڵڵا ئۆجەلان لە پەیامەکەیدا داوای شەڕاگرتن و چەکدانانی کرد. ئایا دەوڵەت چه هەنگاوێک دەنێت؟ ئاشتی نەک هەر بۆ کوردی باکوور بەڵکو بۆ تەواوی گەلانی تورکیا و سووریا و هەرێمی کوردستانیش زۆر پێویست و گرنگە، بەڵام ئەوەی دیارە تا ئێستا هەموو ئاماژەکانی دەوڵەتی تورک پێچەوانێ ئەو ڕاستیەن. بۆیە ناکرێت بڵێن پرۆسەی ئاشتی کارایە، چونکە ئەوەی هەیە پرۆسەی ئاشتی نییە، بەڵکو هەوڵی دەستپێکردنە. ئایا پرۆسەکە دەست پێ دەکات؟ پێم وایە هێشتا هەلومەرجەکان نەڕەخساون و کارێکی ئاسانیش نییە، نەک لەبەر ئەوەی زۆر سەختە، بەڵکو لەبەر ئەوەی سەرۆکۆمار و وەزیری زەرەوەی تورکیا با پێچەوانێ ئەو ئاراستەیە دەجوڵێنەوە. ئاشکرایە پرۆسەکە ڕاستەوخۆ یان ناڕاستەوخۆ پەیوەندیەکیشی بە ڕۆژاواوە هەیە. واتە ئەگەر ئەردۆغان دڵنیا بێتەوە لەوەی ترەمپ دەستبەردەری ڕۆژاوای نابێ و لەگەڵ هاوپەیمانە ئەوروپیەکانی دەستەبەری مافەکانی کورد لە چوارچێوەی دەوڵەتی سووریا دەکەن، ئەوە بە دڵنیاییەوە دەوڵەتی تورکیاش بۆ دەستپێکردنی دیالۆگی ڕاستەوخۆ هەنگاوی جددی و خێرا دەنێ. تورکیا بۆ هەردوو ئەگەری دەستبەرداربوون و ئەگەری گۆڕانکاریەکانی داهاتووی خۆرهەڵاتی نێوەڕاست پلانی داڕشتووە. لەلایەک هەڵدەدات ئەزمموی ڕۆژاوە لە ناو بات و لەلایەکی دیکەش لە ترسی هاتنە پێشەوەی پێشاتی تری نمونەی سووریا لە ڕێگای دەوڵەتی باخچەلیەوە دەستپێخشەرەیەکی کرد. ئێستا چاوی دۆست و دوژمن لەسەر هەڵوێستی ترەمپە. ئایا دەستبەرداری ڕۆژاوە دەبێت؟ ڕەنگە نەبێ، چونکە بە هەموو پێوەرە لۆژیکیەکان چارەسەرکردنی پرسی کورد لە بەرژەوەندی ئاشتی ناوچەکە و سەقامگیری نێودەوڵەتیە، بەڵام بۆشی هەیە ئەردۆغان ئاراستەی سیاسی ترەمپ پێچەوانە بکاتەوە و باسی نیشتەجێکردنی کوردیش لە جێگایەکی دی بێتە گۆڕێ. پرۆسەی ئاشتی و دیالۆگی تورکیا بۆ ڕۆژاواش گرنگە، چونکە پاساو بۆ گوشارەکانی دەوڵەتی تورکیا نامێنێ و هاوپەیمانی نێودەوڵەتیش لە پشتگیریکردنی کورد باری سوکسر دەبێت. ئەگەر دەست پێ بکات گەلی ڕۆژاوە ڕاستەوخۆ دەتوانێت گوفتوگویەکی هاوسەنگ لەگەڵ شام بکات، بەڵام بەش بە حاڵی خۆم تا ئەم ساتە دەستپێکردنی پرۆسەی ئاشتی بە دوور دەزانم، چونکە لێدوان و هەڕەشەکانی کار بەدەستە گۆڕەکانی دەوڵەتی تورک پێچەوانەی خواستی ئاشتی و دیالۆگی چارەسەرین. پرۆسەی ئاشتی و دیالۆگی تورکیا بۆ ڕۆژاواش گرنگە، چونکە پاساو بۆ گوشارەکانی دەوڵەتی تورکیا نامێنێ و هاوپەیمانی نێودەوڵەتیش لە پشتگیریکردنی کورد باری سوکسر دەبێت. ئەگەر دەست پێ بکات گەلی ڕۆژاوە ڕاستەوخۆ دەتوانێت گوفتوگویەکی هاوسەنگ لەگەڵ شام بکات، بەڵام بەش بە حاڵی خۆم تا ئەم ساتە دەستپێکردنی پرۆسەی ئاشتی بە دوور دەزانم، چونکە یەکەم لێدوان و هەڕەشەکانی کار بەدەستە گەورەکانی دەوڵەتی تورک پێشەوانەی خواستی ئاشتی و دیالۆگی چارەسەری. دووهەم باسی پرسی ئاشتی یەکلایەنە دەبیندرێت. سێهەم تا ئێستا هیچ جۆرە ئامادەکاری و زەمینەسازیەکی دەوڵەت بۆ ئەو بابەتە نابیندرێت. چوارەم تا دێت گوشارەکانی دەوڵەتی تورکیا لەسەر هەموو ئاستەکان واتە سەربازی، ئاسایش، سیاسی و دیپلۆماسی لەسەر کورد گەورەتر دەبن. چوارەم هیچ ناوبژیوانێک لە نێوان کورد و دەوڵەتان نییە. بە کوردی و بە کورسی ئەوەی دیارە تورکەکان داوای چەکدانان و تەسلیمبوون دەکەن و هیچی دی. گریمان عەبدوڵڵا ئۆجەلان لە پەیامەکەیدا داوای شەڕاگرتن و چەکدانانی کرد. ئایا دەوڵەت چه هەنگاوێک دەنێت؟ باوای دابنێن لە پێناوی ئاشتیدا پەکەکە چەک دابنێت و ڕێگایەکی دوور و درێژی گفتوگۆ بگرێتە بەر. ئایا ئەو کات هەر بە چاوی پەکەکە سەیری هێزەکانی سووریای دموکراتیکیش ناکرێت؟ جارێ نازانرێت بە نهێنی چی دەگوزارێت. ئەگەر لە ژێرەوە شتێک هەبێ ئەوە جیایە، دەنا ئەوەی دیارە پێ ناچێت هیچی لێ سەوز بێت.